بەشی سەیەم نێرگەلە. یەکەم زیانەکانی نێرگەلە و ڕوونکردنەوەی چەند ڕاستی یەک. دووەم ئایا نێرگەلە وەک جگەرە زیانبەخشە یان زیاتر. سەیەم حوکمی شەرعی نێرگەلە. زیانەکانی نێرگەلە و ڕوونکردنەوەی چەند ڕاستی یەک. عاشقەکەی لە باوەشی گرتووە و لە کەش و هەوایەکی خەیاڵاویدا وەکو پەڵا هەور دووکەڵ لە دەمیەوە وەکو شاخ لە لووتیەوە دەردەچێت و چاوەکانی ئەبلەق بوون. هەندێک لە لاوان بە تایبەت ئەوانەی کە نێرگەلە دەکێشن وا دەزانن زیانی لە جگارە کەمترە بە بەڵگەی ئەوەی کە ئەم دووکەڵە بەناو ئاودا دەڕوات و ئەو ئاوە ژەهرەکەی دەپاڵێوێت. ئایا ئەمە تا چەندە ڕاستە؟ ئایا زیان بەخشە وەکو جگارە؟ خۆ ئەگەر وەکو ئەو زیانگەێنەر بوو حکومەکەی چی لێ دێت؟ بە یارمەتی ئەڵڵا لەم بەشەدا هەندێک ڕوونکردنەوە و ئاشکراکردنی پێکاتە و زیانەکانی نێرگەلە دەخەینە ڕوو، هەموو ئەو وەڵامانە ڕوون دەکەینەوە تاکو مسلمانان هۆشێک بکەنەوە و چیدی دوا ڕۆژیان لەژێر خەلووزێکی ژەهراویدا نەسووتێنن. لایەکێک لە توێژینەوە نوێیەکاندا هاتووە کە ئەو تووتنەی بۆ کێشانی نێرگەلە بەکاردەهێنرێت ڕێژەیەکی زۆر لە بکوژی چیمیاوی دیدیتی تێدایە. نەک تەنها هەر ئەمەندە، بەڵکو لە هەموو کیلۆگرامێک لەم تووتنەدا زیاتر لە 140 میلیگرام لە کانزای قورس و ژاراوی تێدایە. ئەم ماددە زیانبەخشانە دەبنە هۆی شێرپەنجەی لێو. ئەمەش لەبەر ئەوەیە کە دووکەڵەکەی هۆکاری دروستکردنی شەقکردن و بڕینی گەورەیە لە بەشی خوارەوەی لێودا. ئەو کاتەش چارەسەری کارێکی ئاسان نابێت. ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەاندووە کە ئەوانەی نێرگەلە دەکێشن ڕێژەیەکی زۆر لە یەکەم ئۆکسیدی کاربۆن و نیکۆتین و قەتران هەڵدەمژن کە هەموو ئەمانە ژەهرن. یەکێک لە بەرپرسانی ڕێکخراوە جیهانیەت دەڵێت ئەوە ڕاو بۆچوونێکی هەڵەیە کە دەڵێت تێپەڕبوونی ئەو دووکەڵە بەناو ئەو ئاو فلتەرەدا دەڕوات و پاڵفتەی دەکات. چونکە تووتن لە هەر بەرگ و شێوەیەکدا بێت هەر زیان بەخشە و بکوژی مرۆڤە، ئەگەرچی هیچ ئاگاداری و ڕێنمایەک لەسەر پارچە و پاکەتی تووتنەکانیان نانووسرێت. بەڵام لە هەمان کاتیشدا دەبێتە بەڵگەیەکی زیاتر لەسەر هۆکاری توشکردن بە نەخۆشیەکانی سی و دڵ و شێرپەنجەکان. پێکهاتەی نێرگەلە. تووتنی نێرگەلە جیاوازی هەیە لەگەڵ دووکەڵ و تووتنی جگارەدا، چونکە ئەو دووکەڵەی لە نێرگەلە دەردەچێت زیاد لە 6500 ماددەی چیمیاوی لەخۆ گرتووە کە ئەویش چەند بە تام و چێژەوە هەڵدەمژرێت. 450 لەو ماددانە چیمیایی و ژێرپەنجە بەخشن کە ترسناکترینیان ئەمانن: نیکۆتین و قەتران و کانزای قورس و ماددەکانی مەشەع و شێرپەنجە بەخش و دیدیتی و ماددەی چیمیاوی کشت و کاڵی و بکوژی جڕوت جانەوەر و سیاندی هایدرۆجین و ئەسیتۆن و گازی تولین و بەنزوبایرن و ئەمۆنیا و نەفتالین و زەرنیخ و کادیم و کلۆریدی فینایل، گازی یەکەم ئۆکسیدی کاربۆن و چەندین ماددەی ژەهراوی و کوشندەی تر. زیاد لە 7 ماددە هۆکاری شێرپەنجەن کە لە دووکەڵی نێرگەلەدا حەشار دراون. لێکۆڵینەوەکانی شاری هایدلەرجی ئەڵمانی دەری خستووە کە ئەم ماددانەی ترشی تێدایە. یەک تەحادیر ئەم ماددەیەوە لە نیکۆتینەکە دەکات زوو لە خوێندا بتوێتەوە. دووەم شەکر. لە تووتنەکانی نێرگەلەدا شەکر هەیە تاکو تامە تاڵەکەی ببڕێت و خۆشتر ببێت، بەڵام سووتانی ئەم شەکرە ماددەیەکی ژێرپەنجە بەخش دەردەکات و کاریگەریەکی خراپی بۆ هەناوە پەردە هەیە. لە کاتی سووتانی نێرگەلە ماددەیەک دەردەچێت بە گازێکی ژەهراوی و ژێرپەنجە بەخش دەژمێردرێت. هەندێک لەو ماددانە: ئەلیف کومارین لە فاسۆلیای تونکە یانگەڵای درەختی زمانی ئاسک دەردەهێنرێت کە تامێکی خۆشیان تێدا دروست دەکات. پشکنینیش بۆ ئەم ماددەیە کراوە و تێیدا دەرکەوتووە کە ماددەیەکی ژەهراویە و جگەر و ئەندامە هەستەوەرەکان لە کار دەخات. بێ کارامیل لە کاتی سووتانیدا ماددەیەکی تر دروست دەکات، پێی دەکوترێت کانیکوڵ. ئەمەش بە هەمان شێوە ژێرپەنجە بەخشە. جیم نیکۆتین کە تووتن لە 15% پێک دەهێنێت. نیکۆتینیش هۆکاری ورژاندن و شێواندنی جیهازی عەسەبیە زیاد لەمەش بەرپرسی یەکەمە لە هۆگرکردنی بە کێشانیەوە ئیدمان
کەواتە نێرگەلە بە هەمان شێوەی جگارە مرۆڤ ئاڵوودە و شەیدای دەبێت. نیکۆتینیش ئەو هەموو زیانەی هەبوو کە باسکرا. چوارەم قەتڕان. هۆکاری هەندێک لە نەخۆشیە ژێرپەنجە ژیان بەخشەکانە وەک ژێرپەنجەی سی و میزەڵان و دەم و قورگ و هەوکردنی بەردەوامی کۆئەندامی هەناسە. بۆیان نەخۆشی ژێرپەنجە بە سەرەتان ناودەبڕێت لەبەر ئەوەی ئەو خانانەی کە دروستی دەکات لە شێوەی قڕژاندایە کە بە عارەبی پێی دەگوترێت سەرەتان. دروستبوونی ئەو خانانەیش بە شێوەیەکی ناڕێک و ناساز دروست دەبن. هەر لەبەر ئەوەیشە زۆربەی ئەوانەی تووشی دەبن دەمرن، چونکە کە خانەکانی لەش ناجۆر و ناتەواو بوو ئەو کات ناتوانێت ئەرکەکانی وەک پێویست ئەنجام بدات. پێنجەم شەکری هەڵگەڕاوە. ئەم مادەیە شێرپەنجە بەخشە یان هۆکارە بۆ مادەیەکی تر کە ئەم نەخۆشیە ترسناکە بخڵقێنێت، چونکە کاتێک دەسووتێت مادەی کانیکوڵ دەردەکات کە گەورەترین و ترسناکترین مادەیە کە دەبێتە هۆی شێرپەنجە. شەشەم یوجینول. زانکان گومانیان هەیە ئایا ئەمەش خۆی ژێرپەنجە بەخشە یان هۆکارە بۆ مادەیەکی تر کە ئەو نەخۆشیە توش بکات. حەوتەم فویا گوڵ. ئەمەش بە هەمان شێوە خۆی شێرپەنجە بەخشە و هۆکارێکیشە بۆی. هەشتەم مشتەقات جزور ئەنجەلیکە. ئەمەش کۆمەڵێک مادەی شێرپەنجە بەخشی لەخۆ گرتووە. نۆیەم دوودیکان و نونان دوو مادەن دەبنە هۆی مردن. دەیەم کاکاو. زۆربەی جگارە ئەمریکیەکان ئەم مادەی تێدایە کە لە کاتی سووتانیدا دەبێتە هۆی شێرپەنجە. لە هەمان کاتدا بێ سووتان شتێکی خۆش و سوودبەخشە. یازدە سووس. ئەمەش بە هەمان شێوە لە جگارە ئەمریکیەکاندا بەکار دەهێنرێت. ساڵانە نەتەوە یەکگرتووەکان نزیکەی 12 ملیۆن پاوەند تەرخان دەکات بۆ بەرهەمهێنانی ئەم مادەیە تاکو لە تووتندا بەکار بهێنرێت. 12 ترشی جلیسەر بلیک یەکێکە لە مشتەقاتی سووس. ئەم مادەیەش لە کاتی سووتانیدا دەبێتە هۆی شێرپەنجە یان پێکهێنانی مادەی کوشندەی تر کە هایدرۆ کاربۆناتە. ئەمەش هۆکاری سەرەکیە بۆ ژێرپەنجەی سی و میزەڵان. 13 شەکرەکان. لە نەتەوە یەکگرتووەکاندا بەرهەم دەهێنرێت. چوارتەم مڕەتەبات. ئەویش ئەو مادە ئاویانەی لەخۆ گرتووە. ئەلیف جیلی سیرول. لە کاتی سووتانیدا مادەی ئاکرۆلین دروست دەکات کە بەرپرسە لە خاپورکردن و تێکدانی کۆڵکی ناوەوەی سیەکان و کار دەکات لە بۆڕیەکانی هەوا و بە هەمان جۆر هۆکارە بۆ خراپکردن و هەوکردنی بۆڕیسکەکانی ناوسی و هەڵاوسانیان و هێزی بەرگری لە بەرامبەر هێرشبردنی مادە ژەهراویەکان بۆیان. بێ جلیولات. مادەیەکە یارمەتی هۆکاری دروستبوونی ژێرپەنجە دەدەن، ئەگەرچی هەوڵی زۆریش درابێت بۆ نەهێشتنی ئەم مادە کوشندانە، بەڵام تا ئێستا بێسوود بووە و نەتواندراوە. 15 ئەو گازەی لە ژووری خینکان ئیعدامدا بەکاردەهێنرێت لەو گازەیە کە لەو دێوەزمەیە دەردەچێت. ئایا ئەوەی ئەم دوو کەڵا هەڵدەمژێت یان دەرخواردی بدرێت هەروەکو هیچ گارە هەمان زیانی دەبێت یان زیاتر؟ یابانیەکان لێکۆڵینەوەیەکیان لەسەر 12,000 ئافرەت کرد کە خۆیان جگارەیان نێرگەلەیان دەکێشە، بەڵام هاوسەر یان کەسێکی نزیکیان دەیان کێشە. سەرنجام گەشتنە ئەو ئەنجامەی کە ئەگەر توش بوونیان بە نەخۆشی شێرپەنجە سێقاتی ئەوانەیە کە هاوسەرەکانیان نایکێشن، کەواتە هەر خۆیان لەناو ئەم لێشاوی ژەهرەدا ناژین، بەڵکو هاوسەر و مناڵ و نزیکانیشیان ڕاکێشاوە و ئەوانیشیان وەک خۆیان نوقمی ژەهر و دەرد و بەڵاک کردووە. هەندێک لە زیانەکانی نێرگەلە. ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت ئەو نیکۆتینەی کە لە تەنها نێرگەلەیەکەوە دەکێشرێت بەرامبەرە بە کێشانی یەک پاکەت جگەرە. بەڕێوبەری هەرێمی ڕێکخراوی تەندروستی جیهانی کێشانی نێرگەلە هۆکاری توشبوونە بە هەموو ئەو شێرپەنجانەی کە لە جگەرەوە تووشی دەبێت. زیاد لەمەش ڕوبەڕووی ڕێژەیەکی زۆر لا یەکەم ئۆکسیدی کاربۆن دەبێتەوە کە لە ئەنجامی سووتانی ئەم تووتنە ژەهراییەوە دەردەچێت. ئەوسا شوێن لە ئۆکسجین دەگرێت و دەلکێت بە خڕۆکە سوورەکانەوە لە کاتێکدا ئەرچی ئەم خڕۆکانە گوێزانەوە و گەیاندنی ئۆکسجینە لە سیارەکانەوە بۆ خانەکان.
لەگەڵ هەموو ئەو شێرپەنجانەی کە بەهۆی سووتان و بەکارهێنانی ئەو خەڵ و زەوە دروست دەبێت کە لە کاتی نێرگەلەدا دەسووتێت، ناوەندی میسری بۆ قەڵاچۆکردنی جگارە دەڵێت لە ساڵێکدا 34,000 کەس لە میسردا بەهۆی زیانەکانی تووتنەوە دەمرێت. سێیەکی ئەم ڕێژەیە بەهۆی کێشانی نێرگەلەوەیە کە دەکاتە نزیکەی 11,000 کەس. لەگەڵ هەموو ئەم زیانە گەورانەدا دەبینی کێشانی لە زیادبووندایە و لای لاوان بەتایبەتتر بووە بە مۆتەکە و دەڵێن هەر کەسێک گرت بەری نادات تاک و بە تەواوی نەیخنچێنێت. ناوەندێکی تەندروستی ئەڵمانی دەڵێت ڕۆژانە زیاتر لەم وڵاتەدا 380 کەس بەهۆی تووتنەوە دەمرن. ئەم ژمارەیە لە ژمارەی ئایدز و مادە هۆشبەرەکان و کوحول و خۆکوژی و هەموو ئەوانە زیاترە. هەندێک دەڵێن نێرگەلە دەکێشین لەبەر ئەوەی لا جگارەکێشان دوور بکەوینەوە، بەڵام نازانێ خۆی لە بەردەم دڕندەیەکی ترسناکتردا دەبینێتەوە. چەندین توێژینەوەی ئەڵمانی ڕوونی کردوتەوە کە نێرگەلە زیانی لە جگارە زۆرترە. ئەو تووتنەی کە بۆ نێرگەلە بەکاردەهێنرێت هەمان تووتنە کە لە جگارەدا هەیە، بەڵام بە ژاراویکردنێکی زۆرترەوە. با شێوەیەکی گشتی و کورت چەندین زیانی زۆر و کۆتا نەهاتووی هەیە کە ئەمانە هەندێکیانن. یەکەم تەسککردنەوەی مولولەکانی خوێن و یان سنگە کوشە و جەڵتەی دڵ و مردنی لە ناکاو و توشکردنی بە نەزیفی دەماغ. دووەم گرتنی مولولەکانی مێشک، ئەمەش دەبێتە هۆی شەلەل و مردن. سێم زیانگەیاندن بە کۆئەندامی هەناسە و سووڕی خوێن و جەڵدەکان و بڕینەوەی قاچ. چوارەم شێرپەنجەی قوڕگ. پێنجەم هەوکردنی جیوبی و حەساسیەتی لوت. شەشەم هەناسە توندی. حەوتەم دەبێتە هۆی ئاڵوودەبوون. هەشتەم شێرپەنجەی سی و هەوکردنی و نەخۆشی جگەر کە بەهۆی لیکەوە دەگوازرێتەوە. نۆیەم شێرپەنجەی دەم و سوورێنچک و گەدە. دەیەم بەرزبوونەوەی چڕی گازی یەکەم ئۆکسیدی کاربۆن لە خوێندا. دەیەم هەوکردن و بڵقکردن و تێکچوون و کاریگەری خراپی لەسەر پێست و دەموچاوی و کەمکردنەوەی ڕەونەق و جوانیان، ئەمەش لە ئەنجامی هەڵمژینی نیکۆتینی تووتنی نێرگەلەوە دەبێت. یازدەهەم هۆکاری بڵاوبوونەوە و زیادبوونی سیە کزێ. دوازدەهەم هەوکردن و بریندارکردنی گەدە و دوازدە گرێ. سێزدەهەم زیانێکی زۆری هەیە بۆ سەر گورچیلە و میزەڵدان و کۆئەندامی زاوزێ، لاوازکردنی چاڵاکی و نەزۆکی. چواردەهەم هۆکاری بۆن لێهاتنێکی ناخۆشە، غازات. پازدەهەم گرتنی مولولەکانی خوێن لە مێشکدا و توشبوونی بە شەلەل و پاشان کوشتن. شازدەهەم تێکدانی سووری خوێن و گرتنی مولولەکانی خوێن و لاوازکردنی قاچ. حەڤدەهەم هەوکردنی گلێنەی چاو. هەژدەهەم حەساسیەتی چاو. نۆزدەهەم هەوکردنی دەماری چاو و پوکانەوەی و هەموو ئەو نەخۆشیانەی کە دەیبەن بەرەو کوێر بوون. 20 خوێن تیزان و سووربوونەوەی چاوەکانی. 21 هەوکردن و شێرپەنجەی دەم و لێو و مەلاش و ددان و پووک و ناشرینکردنیان و پاشان دروستکردنی بۆنێکی ناخۆش تێیدا. 22 هەوکردن و شێرپەنجەی قوڕگ. 23 هەوکردن و شێرپەنجەی سیکڵ دانۆچکە. 24 هەوکردن و شێرپەنجەی بەنکریاس. 25 توشکردنی بەکۆکە. 26 ئەوەی کە نێرگەلەکێشە بە بەردەوامی هەست بە سەر ئێشە و سەرگێش خواردن و دڵەکوتێ دەکات. 27 زۆرێک لە هەوکردنەکانی قوڕگ و گوێ و لووت بەهۆی نێرگەلەوە دەبێت. هەروەها چەندین نەخۆشی دەرونی یان ئەوانەی دەبنە هۆکار بۆی وەک: یەکەم خەمۆکی، دووەم دڵە ڕاوچێ، سەیەم بێزاری، چوارەم کەم خەوی، پێنجەم کەم خواردن، شەشەم مێشک کزی و زوو تووڕەبوون. بە شێوەیەکی گشتی هۆکارێکی سەرەکیە بۆ لە کارخستنی ئەندامە زیندوەکانی جەستە. پزیشکەکان دەڵێن کاریگەری خراپی نێرگەلە تەنها بۆ تووتن ناگەڕێتەوە، بەڵکو بۆ ئەو میوە و توێکڵی میوە وشکراوانش دەگەڕێتەوە کە بەهۆی ترشانەوە دەکرێت. دەشگونجێت بەشێکی زیانی ئەم نێرگەلێ بگەڕێتەوە بۆ مادەی کلسرین کە بەهۆی سووتانی خەڵوزەوە و پێکێنانی مادەی ئاکرۆلینەوە کە مادەیەکی ژەهراوی کوشندەیە و دەبێتە هۆی شێرپەنجەی میزەڵان کە ئەمەش ئەگەری کوشتنی لێ دەکرێت. یەکێک لە توێژەرەوان دەڵێت جیاوازی زۆر لە نێوان کێشانی جگارە و نێرگەلەدا هەیە.
ئەمەش بەهۆی ئەوەی نێرگەلە ڕێژەیەکی زیاتر بە بڕی 20 قاتی جگەرە گازی یەکەم ئۆکسیدی کاربۆنی تێدایە. هۆکارێکی ئەمەش دەگەڕێتەوە بۆ سوتانی ئەو خەڵوزەی کە بۆی بەکاردێت. بە شێوەیەکی گشتی سوتانی خەڵوز هۆکارێکی سەرەکیە بۆ شێرپەنجە. تەنانەت لێکۆڵینەوەکان دەڵێن گۆشت زۆر بخورێت کە بە خەلوز ببرژێندرێت زیانێکی زۆری دەبێت، چونکە ڕێژەیەکی زۆر لە نیکۆتین و قاتڕانی تێدایە. جێگای وتنە کە ئافرەتیش لە هەموو ئەو زیانانەدا کاتێک کە لە ماڵێکدا یان هەر شوێنێکی داخراودا بێت بەشدارە. زیاد لەمانەش زیانی بۆ کۆرپەکەی ناوسکی دەبێت و ئەگەری لە باربردنی زۆر دەبێت. ئەگەر لە باریش نەچێت کێشی کەم دەبێت یا تەمەنیان درێژ نابێت. لەم سەردەمەی ئێستادا ساڵی 7 ملیۆن کەس لە جیهاندا بەهۆی کێشانی ئەم دوو بەڵا گەورەیەوە دەمرن. بەڵام پێشبینی دەکرێت ئەم ڕێژەیە لە ساڵی 2025دا بگاتە 10 ملیۆن کەس. بەڵام بەداخەوە ئێستاش وا لە شاری سلێمانیدا بانگەشەی بۆ دەکرێت نێرگەلەی خێزانی. دوای دەرکەوتنی ئەو هەموو زانیاریە زۆر و زەبەندانە ئینجا ڕێگا بەو شێوازە دزێوە دەدرێت. بەداخەوەش دەڵێم تا ئێستاش هەندێک لە مامۆستایانمان نەگەیشتوونەتە ئەو قەناعەتەی کە جگەرە و نێرگەلە حەرام بن. دیارە ئەمەش بۆ ئاگادار نەبوون لەو هەموو زیان و کوشتارانە دەگەڕێتەوە کە هیچ شتێکی تر نییە لەم دنیایەدا بە ئەندازەی ئەم دوانە زیان و کوشتارگەی هەبێت، تەنانەت بە عەرەق و ئایدز و ڕووداوەکانی هاتوو چۆیشەوە. بەو مانای هێشتا دڵنیان نەبوون کە دەبێتە هۆی مردن یاخود ئەو هەموو زیانە مادی و جەستیەی هەیە. لە کاتێکیشدا پێویستە ئاگادار بن لەیان و ئەمری واقعە و پێویستی بە لێکدانەوە و خوێندنەوەی تازە هەیە بۆی. خۆ ئەمەش ناچێتە بواری ئیجتیهادەوە، چونکە هەر بە قیاس و قاعیدەی ئوسوڵیەکان دەتوانرێت حەرام بکرێت. ئێستاش دەینە سەرباسی بۆچی زیانی نێرگەلە لە جگەرە زیاترە. بە کورتی لەبەر ئەوەیە کە بۆ ماوەیەکی زۆرتر ئەو دووکەڵە پڕ لە ژەهرە هەڵدەمژرێت و هەندێک مادەی زیانبەخشی تریشی تێدەکرێت. لێکۆڵینەوەیەک کە یەکێتی پەیمانگای ئەڵمانی هەستاوە بە دەرخستنی زیانەکانی نێرگەلە تا لە ئەنجامدا گەشتە ئەو ئەنجامەی کە ڕێژەیەک لە یەکەم ئۆکسیدی کاربۆنی تێدایە کە لە ئەنجامی سوتانی خەلوزەکەدا دروست دەبێت. زیاد لەمەش مژینی لەش لە کاتی نێرگەلە کێشاندا بۆ هەندێ مادەی دیکە کە لێی دەردەچێت وەک زەرنیخ و نێگڵ و کڕۆم. ئەمانەش ئەرکەکانی سی لاواز دەکەن و بگرە لە کاریشی دەخەن و ئەگەری توشبوونیشی بە شێرپەنجەی زۆرترە. یەکێک لە مادە زیانبەخشەکانی تری بریتیە لە مادەی قاڕ کە بەرپرسی یەکەمە لە دروستکردنی پەڵەیەکی ڕەش لەسەر سی. ئەم مادەیە هۆکاری توشبوونی شێرپەنجەی سیە. بێگومان ئەم جۆرە شێرپەنجانش پەنا بەخوای گەورە دەبنە هۆی مردن. ئێمە گەیشتینە ئەو قەناعەتەی کە جگەرە حەرامە لەبەر ئەو زیانانەی کە ڕوون کرایەوە. ئەی نێرگەلەیە کە زیانی لەو زۆر زیاترە چۆن حەرام نابێت، کەواتە هەر ئەو بەڵگانەی کە جگەرەی پێ حەرام کرا ئەوە لە پێشترا کە نێرگەلەشی پێ حەرام بکرێت. بۆیە دەڵێن تاکەی ئێمەی لاو لە نێو کۆت و زنجیری ئارەزوو با و مۆدیلی خراپدا بژین. تاکەی دایکان و باوکان و بەرپرسان و کاربەدەستان چاو لە پاشە ڕۆژی ئەم هەموو لاوە دەنووقێن و ئاوڕێک بەلای چارەنووس و بەرژەوەندیەکانیاندا نادەنەوە. هەتاکەی بە کۆتکراوی بمێننەوە و ئەو حەمکە گەنجە لە لێتاوی بێکاری و هۆشیار نەکردنەوەیان لە زیانەکانی ئەو شتانەی کاپەنای بۆ دەبەن بژین. تاکەی کاتە زێڕینەکانیان لە گازینۆ و چاخانەکان و لەژێر سوتانی خەلوزێکدا بەسەر بەرن و بە دەست و گیرفانی خاڵیەوە بڕۆنەوە کە یەکێک لە شوێنەوارە خراپەکانی ئەو بێکاری و شوێنانە بریتیە لە کێشان و فێربوونی جگەرە و نێرگەلە و عەرەق و کومار. تاکەی دەتوانن ڕیش بە سەربازەکانتان بتاشن، ناتوانن نێرگەلە مەنع بکەن، ناتوانن عەرەق لە شوێن و لە شوێنە بەناوبانگەکانی وەکو ئیسکان مەنع بکەن. لە سوودەکانی وازهێنان لە جگەرە و نێرگەلە: یەکەم، دوای دوو کاتژمێر وازهێنان ڕێژەی نیکۆتین لە خوێندا دادەبەزێت بۆ نیوە. دووەم، لە دوای 8 کاتژمێر یەکەم ئۆکسیدی کاربۆن لە خوێندا و پەستانی خوێن دادەبەزێت و ڕێژەی ئۆکسجین بۆ ئاستی ئاسایی بەرز دەبێتەوە. سێیەم،
لا دوای 24 کاتژمێر ئەگەری توشبوون بە وەستان و نەخۆشیەکانی دڵ و مولولەکان و شێرپەنجە کەم دەبێتەوە. چوارەم پاش 48 کاتژمێر هەندێک لە ئەندامەکان جارێکی دی دەست بە گەشە و چاڵک بوونەوە دەکاتەوە. پێنجەم ماڵ و خێزانەکەشت لە جگارەکێشانی بەزۆر ڕزگار دەکەیت. شەشەم سوست و چاڵک دەبیت و توانای هەڵسوکەوت و وەرزشکردنت ئاسان دەبێت. حوتەم متمانەت بە خۆت زیاد دەکات و هەر ئاکارێکی ناباشت تێدا بێت دەتوانیت بیگۆڕیت. هەشتەم بۆنی دەم و ماڵ و جل و بەرگت خۆش دەبێت. نۆیەم پارە و داهاتت زیاد دەکات. دەیەم لەناو خەڵکدا گەورەتر دەبیندرێت. نێرگەلە زیانێکی گەورەی هەیە. ئەگەرچی بۆ تەنها جارێکیش لە ژیاندا بکێشرێت چونکە لە تەنها دووگەڵی نێرگەلەیەکدا 72 ملکەم لە یەکەم ئۆکسیدی کاربۆنی تێدایە. لە کاتێکدا 45 ملیم دووکەڵ لە نەگزۆزی ئۆتۆمبیلێکدا و 55 ملیم لە ژەهری کوشندەی گیانەوەر و مێروودا هەیە. ئێستاش بابین باسی سوودەکانی جگەرە و نێرگەلەشتان بۆ بکەین. ئێمە ئەم هەموو قسەیەمان بەم دوو چەپکە گوڵان نازدارەوت. بێگومان لە سوود و قازانج خاڵی نین و کۆمەڵێک لایەنی باشیشیان تێدایە. جابە بە ویژدانەوە بیخەینە ڕوو ئێوەش بە ئینسافەوە گوێ بگرن و بزانن وانە. فەرموو ئەمانە سوودەکانیانە و بە جوانی لەبەریان بکەن. یەکەم پیر نابیت چونکە هەر بە گەنجی دەمریت. دووەم بە بەردەوامی هاوڵی تازە دەناسیت چونکە هەر ڕۆژەی دەچیت بۆ لای دکتۆرێک. سەیەم دز ناوێرێت دزیت لێ بکات چونکە بەردەوام دەکۆکیت و زۆر جار بەخەبەرە. چوارەم خەڵک زۆر سەردانی ناکەن چونکە بۆنی ناخۆشە. هیوادارم هیچ کات ئەم سوود و دەستکەوتە گرنگانە لەبیر نەکرێن و کاکی جگارەکێش و نێرگەلەکێش هەمیشە لە بەرچاوی بێت و لە پشت سەری خۆیەوە هەڵی بواسێت. ئایا ئێستا بە زیانەکانی مەی و جگارە و نێرگەلە ئاشنا بوویت؟ ئایا دوای گوێبیستبوونی ئەم بابەتانە گەیشتیتە ئەو ئەنجام و قەناعەتەی کە 100% خواردنەوە و کێشانیان حەرام و گوناهە؟ ئایا دەزانیت دەتکوژێت؟ ئەوە بیان و عوزر نەما لە قیامەتدا بگوترێت خوایە نەمزانی. ئەوە ڕوون کرایەوە و پەردا لەسەر ڕاستیەکان هەڵماردرا و ئەگەر تا ئێستا بەم شێوەیە نەتزانیوە ئەوە پێت ڕاگەیەندرا. جا سەرپەشک بە لە هەڵبژاردننی هەڵمژینی تاڵاو و خۆشیەکی کەمدا بەڵام سەرنجامێکی ڕەش لە دنیا و قیامەتدا یاخود سەلامەتی و تەندروستیەکی باش. ئومێدەکەم لەم بەرە بەیان و دابەزینی ڕێژنەبارانی ڕەحمەتی پەروەردگاردا کە ڕێگەی دووەمیان هەڵبژێریت تاکو سەرفرازی دنیا و قیامەت ببیت چونکە حکمی شەرعی و حەرامبوونی نێرگەلە لە هیچ گەرە زۆرتر و خراپترە. بە ئومێدی وازهێنان و متمانە بەخۆبوون و تەندروستیەکی باش. خوای گەورە بە لوتفی خۆی یارمەتیمان بدات لەسەر وازهێنان لە هەموو کردار و گفتارێک کە لەی ڕازی نییە و ئەم چەند لاپەڕە کەمەش لە ئێمە وەربگرێت و نەدرێتەوە با ڕووماندا. خوایە قەڵەم و کارمان بە بڕشت بکەیت و بەرهەم و دەرەنجامی جوان و باشی هەبێت. آمين. سبحان ربك رب العزة عما يصفون والسلام على المرسلين والحمد لله رب العالمين. بهیوای دوعای خێرتان. حفتی سی 2011 سلێمانی. لە کۆتاییدا سپاس و دوعای خێر بۆ ڕێزداران مامۆستا مەلا ئەحمەدی شافعی و مامۆستا تەحسین حەمە غەریب پێداچوونەوەی بەشە شەرعی و ئاینەکەیان بۆ کردم و بەڕێزان بەڕێز دکتۆر عەبدولواحید حەمە ساڵح پسپۆری نەشتەرگەری گشتی و مەمک و غوددە و دکتۆر فەرەیدون فەهمی لە بەڕێوبەرایەتی خۆپاراستنی تەندروستی سلێمانی کە پێداچوونەوەی خێرا و ڕاوسەرنجیان بابەتەکەیان دەوڵەمەندتر کرد. سەنتەری پەرەپێدانی لاوان کە ئەو ڕاپرسیە ورد و باشەیان پێدام هەموو ئەو بەڕێزانەی کە بەتەنها وشەیەکیش بێت یارمەتیاندام یان پێداچوونەوەی بەشێکیان بۆ کردبێتم. لە دوعای خێر بێبەشمان مەکەن بۆ خۆمان و دایک و باوکمان و تەواوی براو کەسوکار و موسڵمانانی موحید و یەکتاپەرست و
هەموو ئەو مجاهیدانەی لا پێناوی خوادا سەرباز و شەونخۆنی دەکەن بۆ گەیاندنی پەیامی ئەڵڵا سوبحانەوە تەعالا. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.